بەیانی ئێوەش باش دیارە ئەمڕۆ پێنجەم ڕۆژی پێشانگای نێودەوڵەتی هەولێرە بۆ کتێب دیارە ڕۆژانە لە سەعات دەی بەیانی تاوەکو هەشتی ئێوارە بەردەوامی دەبێت ڕۆژانە خەڵکێکی زۆر سەردانی ئەو پێشانگایە دەکات ئێستا ینی سەرەتای کردنەوەی پێشانگاکەیە بەڵام وەکو دەبینن قەرەباڵغی دروست بووە لە نێو پێشانگاکە خەڵکێکی زۆر دێن بە مەبەستی ئەو کتێبانەی کە مەبەستیانەوە ماوەیەکی زۆرە چاوەڕی دەکەن ڕەنگە ئاوە بە ئاسانی بە تایبەتی ئەو خوێنەرانەی کە زیاتر حەزیان لە کتێبە ینی بە شێوەیەک حەز بکەن ئەو کتێبانیان دەست بکەوێت و بەو شێوەیە هەموو کتێبەکان لە پێشانگایەکدا کۆ نەکرابێتەوە ڕەنگە زەحمەتی زیاتر ببینن کاتێک کە بیانەوە کتێبێک لە یەکێک لە کتێبخانەکان دەست بکەوێت بەڵام هەمویان لێرن باشترین دەرفەتە بۆ ئەوە کەسانەیە کە ئارەزووی خوێندنەوەی کتێب دەکەن بۆی دەستیان بکەوێت لێرە میوانێکم لەگەڵ دەبێت کاک ڕێبین لەگەڵم دەبێت بەڕێوەبەری ماڵی وەفایی کە ئەوانیش بەشدار بوون لە پێشانگاکەدا کاک ڕێبی سڵاوت دەبێ بە شێوەیەکی گشتی باسی پێشانگاکەمان بۆ بکە پێشانگاکە ئەمساڵ چۆن دەبینن بەخێر بن کارێکی باش دەکەن جارە بامنەوە بڵێم هەموو میدیاکان کاری میدیاکە گرنگی بە کتێب دەداواتە بەشدارە لە پرۆسەی بە کەلتورکردنی خوێندنەوە لە هەرێمی کوردستاندا ئێوە کارێکی باش دەکەن و هیوادارم هەموو ڕۆژانی پیشانگا بەردەوام بوونەوە دواتریش لە ڕاستیدا پیشانگای نێودەوڵەتی کتێب لە هەولێر بۆنەیەکی تایبەتە وەکو جژنی کتێب دۆستانە ئەگەر سیرکەن لێرانە 350 زیاتر هەڵە نەبم زیاتر لە 350 دەستگای چاپەمەنی بەشدارن بە پێی داتاکانی کە لە لای ئیدارەی پیشانگان سەروی 5,000 نیشانی جیاواز لەم پیشانگای ناونشانی جیاوازی کتێب خراونەتە ڕوو ئێمە وەکو ماڵی وەفایی خۆمان نزیکەی 300 ناونشانی جیاوازمان خستۆتە ڕوو تەبعی وەکو دەستگایەکی چاپ و بڵاوکردنەوەی کوردی ناونشانەکانی ئێمە تەنها کوردین لەم چوار ڕۆژەی ڕابردوو کاما بەیانی و دەستپێکی یەکەم ڕۆژی پێنجەمین ڕۆژی پیشانگای کتێبمانە چوار ڕۆژی ڕابردوو باش بووە خەڵکێکی یەکجار زۆر ڕوویان لە پیشانگای کتێب کردووە پێمان وایە لە ڕووی یانی ئەوەی خۆم تێبینی دەکەم بەزمونی ساڵانە ڕابردوو بە تێبینیکردن هەم لە ڕووی بەشداری چین و توێژی جیاواز لە ژنان پیاوان منداڵان و مشارەکەی گروپە جیاجیاکان لە ڕووی نوعیەتەوە گۆڕاوە هەم لە ڕووی کڕیارانی کتێبیش گۆڕانکاریەکی بەرچاو گۆڕانکاریە کراوە مەبەست چێ لە گۆڕانکاری ئەوەندەی کە من تێبینی دەکەم بەڕاستی ساڵ بە ساڵ ڕێژەی خوێندەواری و ڕووکردنە کتێب زیاتر دەبێت زۆر جار لێرە و لێ بەبێ هیچ داتایەک و هیچ زانیارێک دەگوترێت کە پاشەکشەمان لە خوێندنەوە کردووە یا خوێندنەوە کەم بووە پەیوەندی لەگەڵ کتێب کەم بووە بەڵام ئەمانە ڕاستین بەڕاستی با من دوو نمونەی دیاریکراوە باز بکەم بۆ نمونەگەر خوێندنەوەری کتێب کەم بووە ئەو هەموو هەزار ناونشانە چیە ساڵانە چاپ دەکرێن بۆ چی چاپ دەکەین من تەنها بۆ ئەم پیشانگایە بە چاپمانەکانی خۆم و ئەوانی دیکە کە کڕیمانەتەوە لێرە عرزمان کردوون تەنها لە ماوەی پیشانگایە دا سەروی چل ناونشانی جیاوازم یان چل ناونشانی نوێم تەنها لەم پیشانگایە بەشداری پێ کردووە دێگەر کڕیاری کتێب نییە خوێنەر نییە من بۆچی چاپیان دەکەم وانیا لەو پێشانگایەدا زۆرترین کتێب چین ئەو ناونشانی کتێبانەکە نرخەکانیان بەرزە و زۆر جارگلەی دەکرێن دەڵێن لە پێشانگاکان لە بریوەی نرخەکان کەمتر بکرێنەوە بەرزتر دەکرێنەوە ئەمە بۆ وایە لەبەر چییە و کام کتێبانە نرخیان بەرز دەکرێت بەنسبەت دەستگا کوردیەکان بە شێوەیەکی گشتی بەنسبەت چاپەمەنیە کوردیەکان هەر هەمووی بە داشکاندنەوە هاتوون ئەکرێ مەسەن لە چاپەمەنیە عەرەبیەکان یا ئینگلیزیەکان یعنی با بڵێن دەستگاکان چاپ بڵاوکردنەوەی بیانی نرخیان زۆرە یەکێک لەو تایبەتمەندیانەی کە کتێبی کوردی پێدا نەناسێتەوە ڕاستی هەرزانی نرخەکەیتی سەرەڕای ئەوەش کە لە پیشانگاکان بەردەوام هەموو ناوەندەکان یا با بڵێن بە نزیکەی تێگرایان داشکاندنی تایبەتیان کردووە ئەم داشکانی لە 120 کردووە ئەم داشکانی لە 130 کردووە هەندێک جار دەستگا هەیە تا داشکانی لە 150 بۆ پیشانگ بۆ بەرهەمەکانی خۆی کردووە بەنسبەت دەستگا چاپەمەنیە کوردیەکان نا بە پێچەوانەوە نرخ خەرزانە بەڵام ئەکرێ بەنسبەت دەستگا چاپەمەنیەکانی بیانی نرخیان بەرز بێت ئەوەی کە نرخیان بەرزە بەڕاستی ڕەنگە زیاتر کتێبە زانستیەکان بن کە بەلاپەڕی تایبەت و کوالەتی تایبەت پێویستیان هەندێک وردەکاری کە تێچووی کتێبەکە خۆی بەرزە بەڵام بەنسبەت چاپەمەنی کوردی نا بە پێچەوانەوەیەک لە تایبەتمەندیەکانەوەی کە کتێب هەر زۆر هەرزانە دەست خۆش بە کاک ڕێبین ئەگەر دەرفەتم هەبێت دەمەوێت هەندێک دیمەنی نێو پێشانگاکەشتان نیشان بدەم دیارە وەکو باسم کرد ئەمڕۆ پێنجەم ڕۆژی پێشانگاکەیە و پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوام دەبێت جگە لەوەی پێشانگاکە لەژێر دروشمی جیهان بە کوردی دەدوێت دەکرێت
کە ینی کراوەتەوە بۆ ماوەی 5 ڕۆژە لە ئەمڕۆ پێنجەم ڕۆژێتی کە کراوەتەوە بۆ ماوەی 10 ڕۆژە کە نزیکەی 350 کتێبخانە و ناوەندی چاپ لە 22 وڵات بەشداریان تێدا کردووە لە پێشانگاکەدا کە نزیکەی 1 ملیۆن ناونیشان بە زاراوە جیاوازەکان بەشداریان تێدا کردوواتە ئەوە نییە تەنها کتێبەکان بە یەک زمان لێرە دانرابوون و بۆ ئەوەی لێرە بەشداریان کردبێت و ئەم پێشانگایە تاوەکو نۆزدەی ئەم مانگا بەردەوام دەبێتن بێگومان ئەمڕۆ کە وەکوتم سەرەتای پێشانگاکەیە تازە کراوەتەوە بۆیە قەرەباڵغێکی کەمتر لە بەراورد بە دوێنێ دەوروبەری ساعت 5 و ئەوانە کە قەرەباڵغێکی هێزگار زۆری پێوە دیار بوو بێگومان ئەمڕۆژ لە ساعتەکانی داهاتوو قەرەباڵغتر دەبێت چونکە هەم سەرەتای دەوامی فەرمانبەرانە ڕەنگە کەمتر بێنە پێشانگای کتێب چاوەڕێ دەکرێت دوانی وەڕۆ دوای تەوابوونی دەوامی فەرمی حکوومەت زیاتر بەشدار بن و بێنە پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب.